بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەم گفتوگوێدا بە ئامادەبوونی بەڕێز کاگە عەبدولسار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و هەروەها سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان قسە دەکەین لەسەر ئەو گۆڕانکاریە چاوەڕوان کراوانەی کە دەشێت لە ئایندەدا لەسەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان بیان بینین و ئەم گۆڕانکاریانە لە دید و تێڕوانینی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەخینە بەرباس و لێکۆڵینەوە. بەخێربێک عەبدولسار. زۆر سپاس دەکەم. سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان. زۆر سپاسان دەکەم. تەمان هەمومان دەزانین لەگەڵ دەستپێکردنی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان بە جۆرە لە جۆرەکان پرۆسی سیاسیش لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. هەرچەند ئەم دەستپێکردنە تا ئێرە دەستپێکردنیشی سوت و خاوە. بەڵام چاوەڕوان دەکرێت کە لە ئایندەدا کۆمەڵێ پەرسەندن و کۆمەڵێ گۆڕانکاری سیاسی لەسەر ساحەی هەرێمی کوردستان بێنە پێشەوە. کۆمەڵی ئیسلامی کە یاریکەرێکی دیاری سەرساحەکەیە و لە پرۆسی سیاسیش بەشدارە چۆن مامەڵە لەگەڵ ئەم گۆڕانکاریە چاوەڕوانکراوانەدا دەکات. بەناوی خوای بەخشندە میهرەبان. وەڵام من سەرەتا سەلام و ڕێزم بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پێیان هەیە و هیوای سەرفرازی و بەختەوەری بە هەموو لای دەخوازم. دیارە هەرێمی کوردستان دوای هەڵبژاردننی سینۆ پێی ناوەتە قۆناغێکی نوێ. کابینەی نوێیەمێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پێک بهێنرێ و خولی پێنجەمی پەرلەمان دەست بەکار بووە. بەڵام ئایا بارودۆخی هەرێمی کوردستان ئەوانەی کە دەسەڵاتدار بوون لە هەرێمی کوردستان دەیانوێت هەر بە هەمان ڕێگەدا بڕۆن کە لە 4 ساڵی ڕابردوودا پێدا ڕۆیشتون و هەمان ئەقلیەت و تێڕوانین دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڕێوە بەرێ بەس هەست ناکەی ئەم پرسیارە یان ئەم قسەیە لە تەرەفی بەرامبەری لە بەرامبەر کۆمەڵی هێز هەیە بە تایبەتی لە بەرامبەری کۆمەڵی ئیسلامیانی. ئایا کۆمەڵی ئیسلامیش ئایا بە هەمان شێوە بە هەمان نەمەتی 5 ساڵی ڕابردوو دەیەوێت سیاست بکات لە هەرێمی کوردستان؟ نام پێم وایە ینی بە ئێمەشەوە پێویستی بە چاوپێداخشانە و چابەخۆداگێڕانەوە هەیە. بەڵام بێگومان ئەوەی کە دەسەڵاتی هەبوو لە هەرێمی کوردستان، ئەوەی کە هێزی ئەمنی بەدەستە، ئەوەی کە هێزی پێشمەرگەی بەدەستە، ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستانی لەدەستە، ئەوەی کە موئەسساتی قەزا کە بە حیزبی کراوە و دەستێوەردانی زۆر گەورەتی لە قەزادا هەیە. یعنی ئەمانە بەدەست چێ بوو؟ ینی چێ ئەم مەلەفە گەورانەی بەڕێوە بردووەوە تەحەکوم پێدا کردێتەوە کۆمەڵی ئیسلامی یان پارتی یەکێتی؟ یعنی ئەمن کە کاتێک داوا دەکەم کە بە یاسە سەروەر بێ و یاسا شکێنی نەمێنێ، کاتێک داوا دەکەم کە بە بنەماکانی حکومڕانی تەندروست پێڕۆ بکرێت لە حکومڕانیکردن و لە حکومداریکردن لە هەرێمی کوردستان، و ئەمنێ کە داوا دەکەم کە قەزا موئەسسەیەکی سەربەخۆ بێ و لەوێشەوە کە باز لە یاسا سەروەربوون دەکرێت واتە یاسا ڕێژی لێ بگیرێ و بەسەر هەموو لایەکدا بەبێ جیاوازی جێبەجێ بکرێ. موئەسسەی پەرلەمان کە موئەسسەیەکی گەورەیە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە، لە یاسادانان کە بەیانی پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە و بەسەر ئەواندا جێبەجێ دەکرێت، لە چاودێریکردنی حکوومەت کە لە حکوومەت بپرسێتەوە و محاسبەی حکوومەت کە لەسەر هەر گەندەڵی، هەر یاسا شکێنیەک، پێچەوانی هەر تعلیماتێک و هەر کەم و کوڕێک کە هەیبێت تەبان و پەرلەمانێک کە پێویست دەکە کە یاسای بودجێ هەیە، ئەو بودجێ کە هەیە لە هەرێمی کوردستان بێتە پەرلەمان و لە پەرلەمان پەسەند بکرێت واتە داهات شەفاف بێ، بزانین ئەم داهاتە چەندە، ئەم داهاتە لەکوێوە هاتووە، ئەم داهاتە چۆن خەرج دەکرێ. زۆر چاکە. و یعنی ئێمەیە کە ئەمە داوا دەکەین ئایا ئەمە بەدەست ئێمە بە تا بەرامبەریش داوا لە ئێمە بکە بڵێ کاکە وەڵای ئێوە ژۆن پابند بە یاسا، زۆر حەزەکەم بزانم داخۆ ئێمە لەکوێ یاسا شکێنیمان کردووە. زۆر باش. حەزەکەم بزانم داخۆ گەندەڵەکانی ئێمە چییە. زۆر باش. ئەو پەرسەندن و گۆڕانکاریانی کە تەوەقع دەکرێت لە ئایندەدا ئێمە بیان بینین. ئەمانە هەڵبەت تەداعیاتی دەبێت لەسەر علاقاتی حیزبەکان، لەسەر پەیوەندی نێوان هێزە
سیاسەکان لە هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی وا بڕیارە لەگەڵ کێ ببێ بە بەشێک لە ئەو پرۆسی گۆڕانکاری و تەتەوراتە سیاسیانی کە لە داهاتوودا ڕوودن چەند حزبە مفەسەڵەکانی کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئەمە بەرلەوەی کە باسی حزب بکەین ئمە باسی مەبادی دەکەین و باسی ئەو پرەنسیپ و هێڵی گشتیانە دەکەین کە پێمان وایە حکومڕانی هەرێمی کوردستان دەهێنێتە سەر هێڵێکی ڕاست و دروست بە نەزەری ئێوە ئەم هێڵانە چینیانی ئەوەی قۆناغە یعنی ئەوەی کە تازە تۆزێک باسم کرد بۆ نمونە ئەگەر لە هەر لە پەرلەمان دەست پێ بکەین ئێمە دەمانێت پەرلەمانێکی کارا هەبێ پەرلەمانی دەستکراوە بێ پەرلەمانی بتوانێت بە ئەرکەکانی خۆی هەڵسێ پەرلەمانێک کە دەستی حزب ببڕێ کە بتوانێت دەست لە کاروباری پەرلەمانە وەربدا یاسای پێ دەربکە یاسای پێ تعتیل بکە ئێمە لە ڕابردوو ئەمان بینیوە ڕاستی ئێمە دەمانێت کە باسی ئەو مؤسسەیە دەکەین ئێمە دەمانێت ئەو مؤسسە وا بێتەوە ئێمە دژی ئەوە نین کە حزب هاوکاری فراکسیۆنەکانی خۆی بکە لە دانانی پرۆژە و لە پشتیوانی کردنیان بۆ ئەوەی کە پرۆژەی باش لە پەرلەمان پسند بکرێ بڕیاری باش لە پەرلەمان بدرێ و فراکسیۆنەکان بە ئەرشی خۆی هەسەرێ پەرلەمان لە چاودێریکردنی حکوومەت حتا ئێمە کاتی خۆی باسمان کردوە تەبان یعنی ئەو فراکسیۆنەکەیمە ئێستا ماون ئێمە کاتی خۆی باس کراوە کە کاکە ئێمە وەزیرین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئامادەین فراکسیۆنەکەی ئێمە بۆ ئەوەی کە مصداقیەتی پەرلەمان دەرکەوێت بچەسپێت لە هەرێمی کوردستان حاضر بن زۆر ئاسایی بەلای ئێمەوە کە ئێوە لەسەر کەم و کوڕیەک گەندەڵیەک ئەگەر ببێ لادانێک لە ڕێنمایی لە یاساکان پێشی محاسبەی وەزیرێکی خۆتان بکەن و بانکێشی پەرلەمانی کون لێ پرسنەوە یعنی ئێمە کاتێک کە باسی هێڵی گشتی دەکەین باسی مەبادی دەکەین ئەگەر ئەمە توانیمان ئێمە تەماشای کاک شۆڕش یعنی ئێمە دوو سێش لێک زیاکەینەوە کاتێک ئێمە باسی حزب دەکەین خەتی سوورتان هەیە لەسەر هیچ حزبێک بەڵێ ئێوە خەتی سوورتان هەیە لەسەر ئێمە نە هێڵی سوورمان لەسەر کەس هەیە نەڤیتۆمان لەسەر کەس هەیە بەڕاستی نەڤیتۆ هێرە سووری کەسیمان قبوڵە بەسەر خۆمانەوە چونکە بەڕاستی کاک گێشۆر ئەو دەبینرێت یانی زازە دەگوتر لە ڕاگەیاندەکان والله ڤیتۆ لەسەر کۆمەڵی ئیسلامی هەیە بۆ کاکە چی ڕووسیا ئەمریکا تا ڤیتۆ هەبێ بەسەس ناکەی ئەو پاساوی هەیە ئەوانی کە قسە دەکەن لەسەر ڤیتۆ لە ئێستادا لەسەر کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە حکوومەت ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە کۆمەڵی ئیسلامی بە دیدی ئەوان متهمە بەوەی کە ڕای کردووە لە بەرپرسیارەتی و لە کۆتایی ڕێگاکەدا ینی لە حکوومەت چوە دەرەوە بۆچی ئەم تەجروبێ جارشکە لەگەڵ کۆمەڵ دووبارە بکەنەوە ئەمە یەکشت بە هەموو لا ڕوون کەمەوە کۆمەڵی ئیسلامی هەمیشە ئەگە هەر کارێک قەنەعەتی پێی بێ بە دڵسۆزی و بە گەرمگوڕی بە جدی دەیکا ئێمە لە حکوومەت ڕامان نەکردو تەبان ئەوان وا دەڵێن لە حکوومەت ڕامان نەکردووە ڕاستە ئەم قسەیە دەکرێت تەبان لە بەرپرسیارەتی هەڵبەت ئێمە لە کاتی خۆیدا لەم 4 ساڵی ڕابردوو کە لە حکوومەت بەشدار بووین بە شاهێدی خۆیان بە تایبەتی پارتی و یەکێتی کە ئێمە باشترین ئەدامان هەبووە خەم خۆر بووین بە جددی کارەکانی خۆمان کرد بوو و دڵسۆزی خەڵک بووین وە کارمان کردووە وە کاتێکیش کە ئینی حکوومەت بەڕاستی و پەرلەمان و حتا مؤسسەی قەزاش کە لەسەر ئەو هێڵە ڕاست و دروستەی کە هەیە پێویستە هەبێ بۆی کە بتوانێت ئەم مؤسسەیەکی خزمەت گوزار بێت لە هەرێمی کوردستان بە پێی کارنامە و بە پێی ئەرکەکانی خۆی کە لای داوە ئێمە هەڵوێستمان بووە باش ئەگەر کۆمەڵی ئیسلامی متهم دەکرێت بەوەی کە لە ئاخری و ئۆخری تەمەنی حکوومەتدا کشاوەتەوە و پێیان وایە ینی گرنتی چییە بۆ زارش کە گەر کۆمەڵی ئیسلامی ئەگەر بڕیاریدا بەشداری حکوومەت بێ گرنتی چییە کە دیسانەکە هەماش دووبارە نابێتەوە دەی ئەمە داوا و یان توزانە پرسیارێکی بەجێنیە خەڵکە وەڵای مەمەسە شۆڕژ ئێمە گرنتیمان لە بەرامبەر دەوێ گرنتی چی گرنتی ئەوەی کە جارێکی تر بە ئەو گرنتە بە ئێمە بدەن کە جارێکی تر حزب نەتوانێت 2 ساڵ و نیو تا 3 ساڵ پەرلەمان پەک بخە گرنتی ئەومان دەوێت کە جارێکی تر حزب نەتوانێت پێکاتەیەکی گەورە کە 24 کورسی لە پەرلەمان هەبووە
بە سافیڕەیەکی لە حکومەت دەریکە گرنتی ئەومان بابدەنێ فەرمونون خۆمە لێ بووینانی بەڵام بە ئەو پارێکە هەبوو با بچێتە پەرلەمان و بە پێی یاسای بوو جە مامە لێگەڵ بکری و پسند بکری ڕەت بکرێتەوە ئەم داهاتێکە هەیە ئێمە کاتی خۆی پێشنیارێکم کرد لە ئەنجومەنی وەزیران کە بە لیژنەی داهات هەبێ لیژنەیەکی باڵا دروست کرا مستەغەری ئەنجومەنی وەزیران 4-5 کەس بووین کە بزانین کاکە ئەم داهاتە چەندە لە شوێوە دێ وەسەلاحەتی هەبێ ئەم لیژنەیە کە دروستکایە خۆی بچێ ڕاستەوخۆ ینی هەموو ئەو کون و کەلەبەران بە پشکنی کە پارەی لێوە دێ داهات هەرێمی کوردستانیدا چەندە وەچی لێ دێ وە مانگانە ئێستا عەرزەکەم بۆ نەبوو وە مانگانە بۆ ڕای گەشتڕوونی کاتەوە بڵێ کاکە ئەمە داهاتی هەرێمی کوردستانە و ئەمەش خەرجەکەیەتی ئەمە نەکرا بۆچی نەکرا لایەن هەبوو لەم حکومەتەی کوتێمە تەحەفوزمان هەیە تەحەفوز لەسەر چی؟ لەسەر ئەوە کە ئەمە ئەو لیژنەیە بە باشی نازانین هەبێ بۆ بە باشی نازان هەبێ بەسمەوەی کاک مامەسە شۆڕش ئێمە ینی وەختێک کە ئەگەر کاتێک ئێمە دەمانێ بکوێتە سەر ڕێگە ڕاست دروستەکەی خۆی و لە بەرامبەر لە قۆناغێکدا لە 2 قۆناغدا لە 3 قۆناغدا ینی کە زانیت بوون ناچێتە سەرێتەبان و لە کاتێکیشدا کە کاکە هاوڵاتی هەموو هەبدە سەر زادەی ئێمە باسش کرد با بکەن لە بەرەوەی کە دەربارەیەوە کە ئەمە لە حکومەت کشاینەوە تەبان و گەرنتی چێکە جارشکەوە ناکەینەوە حەزەکەم بیزانیت 100 جاری کەش بەشداری حکومەت بکەینەوە ئەوەی کە دوێنێ ڕووی داوەتەمە ڕوو بداتەوە ئەوەش ڕوو دەداتەوە کاکە سێ لایەن پرۆژەیان پێشکەش کرد ئەو کاتەی بزودنەوەی گۆڕان و ئەو پێکاتێک کاک دکتۆر بەرهەم و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی داوایشیان کاکەمە داوا دەکەین ئەم حکومەتە ناتوانێت بە ئەرشی خۆی هەرسێ فەرموو تەماشای شەقام کەن و خەڵکن دەکوژرێ بریندار دەبێ خەڵک نان نییە بخوا ببێ بە حکومەتێکی کاتی تا هەڵبژاردن و هەندێک مەهامی دیاری بکرێ ئەمە لە ئەنجومەنی وەزیران ئەم بەیاننامەم برد برادەرانی ئەنجومەنی وەزیران ماوەست بەرز سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری بەڕێزەکان گوتم کاکە ئەمڕام وایە ئەم بەیاننامە بە هەند هەڵگری وەڕئیشم وایە بین لەگەڵ حیزبەکان دانیشین و بین ڕێککەوین ئەم حکومەتە بکەین بە حکومەتێکی کاتی طبعا هەندێکیان ڕازی بوون پێیان باش بوو هەندێکیان ناڕازی بوون وتیان ئەمە حکومەت هەر بە خۆی کاتی و ئینتیخاباتمان لە پێش نا هەر با بین بە ڕسمی ببینە پەرلەمان بکەین حکومەتێکی کاتی و ئەرکەکانی بۆ دیاریکەین کە 1 2 3 ئەرکانی هەیە لەم قۆناغە کە حکومەتێکی کاتیە ئەمەیان نەکرد و پاشان بین حزبەکانیش ئەو کاتێک کە ئەوەی کە لە حکومەت بەشدار و ئەوەی تریش کە دەرکرا بوو لە حکومەت با بڵین کاکە فەرمووتان هەمووتان وەرنەوە بە جددی بە ڕێکپێشی لە حکومەت کار بکەن کوتمە من دڵنیام حزبەکان ڕازی دەبن ورن بە ئەم کارە بکەین ئەمە نەکرا یعنی کۆمەڵی ئیسلامی دوای چەند محاولەیەکیش بەڕاستی دوای چەند هەوڵێکیش کە ئەوە هیچ هەندێک قۆناغی سەخت و ناخۆش بینران بەڵام دوای چەند هەوڵێکیش هەر نەتوانرا حکومەت بخرێتەوە سەر سکە و ڕێگایکی ڕاست کە ئینسان دڵی پێخۆش بێت کە بتوانێت ئەنجامی باشی دەبێت بۆیە ئێمە هەمان قەناعەتی جارانمان هەیە هەمان بۆچین جارانمان هەیە تەمان ئێمە پێمان وایە ئەگەر ئەم مەبادیانە بچەسپێنرێن ئەم هەڵانەی کە لە ڕابردوودا کراوە دەستی لێوە بگیرێ و دووبارە نەبنەوە ئێمەش ڕاستە ئێمەش ئەو کاتێ ئەم هەڵوێستمان نابێ ئەگەر ئەو کاتێ ئێمە هەڵوێستمان بوو هەڵەکە لای ئێمەوەیە زۆر باشە لەو چەند ڕۆژی ڕابردوو جموزۆڵێکتان وەکو فراکسیۆنی کۆمەڵ ناو پەرلەمانی کوردستان دەست پێ کرد سەردانی چەند فراکسیۆنێکتان کرد لە پەرلەمانی کوردستان ئەم سەردانانە بوو ئێمە پێمان وایە ئەو مؤسسەیەکی پێ دەوترێت پەرلەمان نوێنەراتی هەموو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکات و پێویست دەکەن پەرلەمانە وێڕای بۆچوونە جیاوازەکان فراکسیۆنی جیاجیا و ڕای جیاجاتێدا بۆ دەبێ واش بێ بەڵام ئێمە لە کۆتاییدا ئەم دامەزای کۆمان دەکاتەوە کە دەتوانێت چی بۆ خەڵک بکە کە نوێنەراتی خەڵک دەکات و خەڵک متمانی پێداوە دەتوانێت چی بۆ بکە ئێمە بەڕاستی لەم سوارسیەوەدا لەگەڵ ئەم فراکسیۆنانە کۆبووینەوە و هەمیشەش کۆ دەبینەوە ئەوەی کە براری ئۆپۆزیسیۆنی داوە هەر لەگەڵ کۆبووینەوە و گفتوگوی خۆمان کردووە مەبادی و قەناعەتەکانی خۆمان خستۆتە ڕوو مەبەستنەوەی نوێیە بەڵێ ئەوەی کە ئێستاش لە دەسەڵاتە و ڕەنگە هەر دەسەڵات پێک بێنەوە بەیەکەوە لەوانەیە یا هەیە بەشداری دەسەڵات بکاتەوە وەکو زودنەوەی گۆڕانیانەوە کە لە دەسەڵاتێک یەکێتی نیشتیمانی کوردستانە
ئێمە گوتمانە کاکە ئێمە لە حکومت بین هێندێک مەبادی و ئەخلاق و هێڵی گشتی و قەنەعەتی خۆمان هەیە ئێمە هەر لەسەری بەردەوام دەبین زۆر باشە ئۆپۆزیسیۆن بین هەر هێندێک مەبادی و ئەخلاق و هێڵی گشتیمان هەیە هەر لەسەری دەبین واتە بە ئەخلاقی خۆمان حکومداری دەکەین بە ئەخلاقی خۆشمان ئۆپۆزیسیۆنی دەکەین و لەوەدا ئێمە دەکرێت مەسەلەن ینی خاڵی هاوبەشمان هەبێت لەگە هەر فراکسیۆنێک ئێمە نەهێری سوورمان هەیە بەڕاستی نە ئەم قسانە پێمان وە دروستن بۆ کاری سیاسی بۆ کاری پەرلەمانی بەڵکو هەماهەنگی پێویستە یعنی حتا ئەوەی کە لە ئۆپۆزیسیۆنیش بێ ئەمن قەناعەتم وایە گەسپێ لە حکومەت هەماهەنگی لەگەڵ بکەم ئەوەی کە لە حکومەتیش بێ من قەناعەتم وایە هەماهەنگیمان ببێ چکە خۆ لە کۆتاییدا ئەم پەرلەمان نابێت بکرێت بە حیزبی و کاکە ڕاکێش بێجا پارتی چی باش بێ بێبی چەسپێنی ئەوەی کە چی باش معارەزەی بکە نابکە بزانین داخۆ چی باشە بۆ ئەم خەڵکو جەماوەرە ڕاستە ئەوەی لە معارەزە بێت جارە دەبێت نەغمەش و کاریشی و سیاسەتیشی ئەندازەیەکی زۆر جا دەبێت لەوەی کە لە دەسەڵاتە بەڵام ئایا هەموو هەر پێویست پێک نیە لەم هۆڵی پەرلەمانەکە بۆ نمونە یاسایەک دەربکرێت بۆ ئەوەی کە ئەمڕۆ کە زیانێک مەسەلەن بە خەڵک دەگەینێ بەگشتی ئێنا بێ هەموو کۆبوونە سەر ئەمە زۆر باشە ڕەتفعل و انتیباعی ئەوان وڵا زۆر بیان پیان وە تێگەیشتنتان هەبوو بەڵێ بێگومان پیان ئەم هەنگاوان پێ باش بوو تیان ئێمەش هەمان قەناعەتمانی هەشە ڕەنگە ینی لەم خۆناغەدا تێڕوانین و قەناعەتی وابێت کە ئەوەی کە لە دەسەڵاتە بەلای دانەچێ قسەی لەگەڵ نەکە نەیدوێنێ علاقی لەگەڵ ناکە سەردانی ناکە و ئەوەش کە دوای ئەگە بەشدار بکە ڕەنگە قسەیشکیان هەبێ ئەوەش قەناعەتی خۆیانمە چۆن ئەو قەناعەتێکی هەیە مەش قەناعەتێکەمان هەیە خەڵکی جەماوەریش دوایی دەیبینێ کە داخوا چێت دەتوانێت مەسەلەن لەم هەرو مەرزەی کوردستاندا بە شێوەیەکی ڕاست و دروست بەڕێک و پێچی بە ئەخلاقێکی بەرز خزمەت بکاو و دڵی خەڵکی جەماوەر خۆش بکە زۆر چاکە دانیشتەکانی پەرلەمان بەکراوی کراوەی هەڵدراونەتەوە هەڵوەستی کۆمەڵی ئیسلامی چییە فراکسیۆنەکەی هەڵوەستی فراکسیۆنەکەی ئێمە دژی بووین هەر لە سەرەتاوە تەبان دیارە و برەدەرانی پارتی فراکسیۆنی پارتی یا داشنامەیەکیان هێناگوتیان ئێمە کۆم ئەو حیزبەکان هەموو بێزگە لەنەوەی نوێ لەگەڵ ئەوەن ئەم یادداشتیان ئیمزا کردووە ئەوانەیە کە لە دەسەڵات ئەوانەیە کە لە ئۆپۆزیسیۆن بوون ئەمە وا بوو بەڵێ ئەمە وا بوو یعنی لە ئەسڵدا بەڵ ئیمزایان کردبوو یادداشتنامەکان واژوو کردبوو کە ئەم کۆبوونەوەی بەکراوی بمێنێتەوە ئەم گوتم ئێمە واژووی ناکەین بۆ گوتم کاکە لەبەرەوەی من خولی ڕابردوو ڕاست لە پەرلەمانم بەڵام لە حکومەت بووم خولی ڕابردوو بۆ لە حیزبیش دەزانانی ینی ئاگاداری قەزیەکان بووین 6 مانجی پێچووین جار سەرۆکاتی پەرلەماندانی سەرۆکاتی پەرلەمانی هەڵبژارد 6 مانگ پەرلەمان ئەوە بەکراوی مایەوە دوازار لەژێر شاری دادگا ینی ئەم پەرلەمان بەکراوی ماوەیە ینی چی ینی پەرلەمان ئێستا ناتوانێت کۆبێتەوە مەگەر یەک کۆبوونەوە بکات بۆ سەرۆکاتی هەر پەرلەمان هەڵبژێرێ پەرلەمان لیژنەکانی دروست ناکە کە هەڵسن بە کاروباری خۆیان پەرلەمان ناتوانێت بێ وەزیر بانکە محاسبە حکومەت بکە یاسا دەرکە هیچ ڕقابەی هیچ کامی ناتوانێت ئەرکانی خۆی جێبەجێ کە دەبێت ئاوا ڕابوەستێ ئێمە لەگەڵ ئەوە نین گوتانی لەگەڵ سینگم کاکە لەگەڵ ئەوەم بابین ئێمەش خۆ کاکە وەزعی سیاسی دەخوێنینەوە ئێمەش لەناو هەرێمی کوردستان دەژین ئێمەش دەزانین ینی پەرلەمان و حکومەت و ئەم پۆست و پلەشتانێک کە هەیە لە سەرۆکاتی پەرلەمان و لە حکومەت هەموو پاکێجەکە بۆ مفاوەزات و گفتوگۆ لە نێوان لایەنەکان ئەمەش تا ئێستا نەکراوە بەڵام ناکراوە بەکراوی باشەوە ئەو لایەنەکان ساڵێکی نەگەیشتنە ئەنجام 2 ساڵێکی نەگەیشتنە ئەنجام یعنی پەرلەمان ئەوە بێنێت وەک مەکاکە من لەگەڵ ئەوەم بین پەرلەمان بەکراوی بێنێتەوە بە سەقفێکی مەحدود بڵێن کاکە ئێمە تەنها واشم گوتەوە تەنها 2 هەفتە مۆڵەت دێنێ حیزبەکان کۆبنەوە بۆ ئەوەی کە ڕێکەون ئەم سەرۆکاتی پەرلەمانە ئەگەر حزبەکان ڕێک نەکەوتن دوای ئەم 15 ڕۆژە ئەم پەرلەمانە مافی ئەوەی هەبێ حەقی خۆشی تەبان بێکۆ بێتەوە سەرۆکاتی پەرلەمانی خۆی هەڵبژێرێ ئەمیان قبوڵ نەکرد نەخێمە قبوڵ نەکرا ئێمە واژمان نەکرد دوای تەبان یەکدولایان بەیاننامێکیان دەرکەوتیان ئەمە داوای کۆبوونی پەرلەمان دەکەین وڵای کاکە ئێمە ئەوەی کە گوتراوە بەکراوی بێنێتەوە واژمان نەکردو لەگەڵی نەبووین و لە پەرلەمان ئێمە نقطە نیزاممان گرتووە و ئەندامانی فراکسیۆنی ئێمە یاعتراضیان بوو دەستیان بەرزدەوە قسەیان کردووە و لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکەش بۆ ڕای گشتی ڕامانگەیان کە کاکە ئێمە لەگەڵ نین پاش ئەوە تەمان ئەوی کە دەبێتە ینی زۆرێک لە مرزایەدە و ئەوی کە دوێنێکە
ینی لەگەڵ واژوکردنی بوو ئێستا بۆ هاتو بابێن کۆبینەوە کاکە دوێنی لەگەڵ واژوکردن نەبای ئەمڕۆژ داوای کۆبوونەوە مەکە. زۆر باشە. کاک عروستار ئەگەر ئێستا شتێکی گەرم مابێ بۆ قسەکردن لەسەری لە هەرێمی کوردستان قسە و باز بێ ڕەنگە لەسەر پێکهێنانی حکوومەت قسە و باز بێ ڕەنگە لەسەر پێکهێنانی تازەی کابینەی حکوومەت ئەم پرۆسەیە ئەگەر دەست پێ بکە و ڕەنگە دەستیشی پێکرد بێ کۆمەڵی ئیسلامی محتەمە پێی لەکوێی ئەم پرۆسەیەدا دەبێت کۆمەڵ. ئێمە کە مامەسە شۆڕش برانمان داوە کە دڵسۆز و خەمخۆری خاک و خەڵکی کوردستان دەبێت لە حکوومەت بین هەر ئەمە قەنەعاتمانە خزمەت بکەین و دڵسۆز بین و بە پێی ئەو ئەرکانی کە دەکەوێتە سەرشانمان لەو پێگانە ئەرچی خۆمان جێبەجێ بکەین لە ئۆپۆزیسیۆن بین هەر بە هەمان شێوە تەبان بۆیە ئەوەی کە بەلای ئێمەوە گرینگە بۆکو زاری پێشترش باسم کرد ئەو مؤسساتان ئەو دامەزراونەیەکە هەیە بتوان بە ئەرچیخوان هەستن حکومەتێکی خزمەت گوزار بێ ئێمە ئەومان دەوێت ئیتر ئێوە تێیدان یان تێیدانی گرنگ نییە بڕاکە بە گرنگی نازانین ینی بە گرنگی نازانین بۆ مانای کە زۆر مشتاق نین و زۆر ینی عەوداڵ نین بڵێن شێت و شەیدای چوونە حکومەتین نە پێمان خۆشە بین خزمەت بکەین پێمان خۆشە بین ئێمەش بە پێی ئەوە کە خەڵک متمانەی پێبەخشین بین بەشێکی کارا و دەستکراوە بووین لە دەسەڵاتدا بەڵام ئەگەر ئەوەی کە ڕادەست پێدرێ بۆ ئەوەی کە حکومەت پێک بێنێ بێن ئەولانەکە ئیتفاق دەکەن چ پێیان خۆش نەبێ کۆمەڵی ئیسلامی بەشداری کە باکمان نییە بێم نەتین چ ینی ڕێک نەکەوین لەگەڵیان ئەگەر کۆمەڵ بڕیاریدا تەبان ئەمەش قسەی حکومەت ئەو کاتەی هەر بەلامانەوە ئاساییە هیچ گوشتمانێکەیە لەو بارەوە لەبارەی پێکەنانی حکوومەت گفتوگوی نهێنی دەبوترێ هەیە لە نێوان کۆمەڵی ئیسلامی و ڕەنگە لەگەڵ ئێمە نەخێر ئێمە هیچ گفتوگویەکی نهێنیمان نەبووە نە بە تەلەفۆن ئەوەی کە هێندێک پروپاگەندە کراکە ئێمە بە تەلەفۆن لەگەڵ بەڕێز نیچوان بارزانی گفتوگومان بوو بێ ئەمە ئەسڵ و ئەساسی نەبووە و گوتراوە کە لەگەڵ بەڕێز نیچوان بارزانی کۆبنەوەیان کردووە و قەنەعەتی کردووە کە کۆمەڵی ئیسلامی بەشدار بێت لە حکومەت ئەسڵ و ئەساسی نییە پێم سەیرە بەڕاستی ئەم چاواشەکاریانە خۆ ئێمە برارمان داوە ئەگەر گفتوگۆمان ببێ یا دەست بە گفتوگۆ بکەین ئێمە بە ئاشکرا دەیکەین و بۆ ڕای گەشتی ڕای دەگەێنین خۆمە ئێمە ئەوە عیبەیەک نییە ئەنی گفتوگۆکردن بۆ پێکەنانی حکومەت عیبەیە شەرمە ینی شتێکی پێچەوانەی یاسایە پێچەوانە هیچ بانگەشەی هەڵبژاردی من بووە لە هەڵبژاردن گوعدم بە خەڵکدا بێت کە من گفتوگۆ ناکەم بۆ پێکەنانی حکومەت کۆبوونەوەی سیاسی ناکەم لەگەڵ هیچ دایانێک ئێمە کۆمەڵی ئیسلامی بڕوامان بەوەی هەیە کە حتا ئەو وەزع ئاڵۆزی کە لە قۆناغ رابردوو بوو ئێمە پێمان وایە لایەنەکان لەسەر هێندێک مەبادی ڕێکەون و تەطبیعی سیاسیش ببێ زۆر باشە لە ناوەخۆی کۆمەڵ لە ناوەخۆی حزب ئێوە گفتوگۆکانی پێویست بە پێکەنانی کابینەی تازەی حکوومەتتان لانی کەم تاو توێ کردووە دیراسەکردن لەو بارەوە دەستی پێ ئێمە تەنها لە مەکتەبی سیاسی ئەم بابەتەمان تۆزێک دیراسە کردووە گەیشتون بە هیچ نەتەجێ مەکتەبی سیاسی ناتوانێت بڕیار بدا بەس هەر بۆ خۆی مەکتەبی سیاسی تاوتوێ کردو و دیراسی کردووە پێویست دەکات ئێمە قۆناغی تر سەرکردایەتی کۆ بێتەوە سەرکردایەتی ئەم بابەتی بەشدار لە حکومەت یا بوون بە ئۆپۆزیسیۆن تاوتوێ دەکات و پاشانیش هەر کامێکیان بێ کۆمەڵی ئیسلامی پێویست دەکات کە یا کۆنفرانسێکی تایبەت نائاسایی یا کۆبنەوەیەکی گشتی بە کادیرە باڵەکانی خۆی بکە و ڕابۆچین هەبەر بگرێت یعنی هێشتا ئالیەتێکی دیاریکراوتەن لە بەردەستانی ئێمە میکانیزمەکە یا کۆبنەوەی گشتیە یا کۆنفرانسێکی نائاساییە هەر کامیش ئەمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە لە مەکتەبی سیاسی باس کراوە بە میکانیزمێک پێویستە کادیرە باڵەکانی کۆمەڵی ئیسلامی ڕەیان هەبێ ڕەیان وەربگیرێ لە بەشداریکردن لە حکومەت و بوون بە ئۆپۆزیسیۆن چونکە لە 2000 ڕاستە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سوپاس بخوا لە قۆناغی ڕابردوو مەکتەبی سیاسی لە قۆناغی ڕابردوو ینی جەری ئانا بریاری خۆی داوە هەڵوێستی خۆی خستەوتە ڕوو و پێش کەوتووە بەڵام بە پاڵپشت و بە پشتگیری چێ بە پاڵپشت و پشتگیری کادیرەکان و ئەندامەکانی خۆی کە ئەوانش دەسۆزانە لە پشتی مەکتەبی سەرکردایەتی خۆیان بوون و بە هەموو پێکاتەکانی وتەمان حتا ئێستامە بۆ نمونە ئەو دەنجی کۆمەڵی ئیسلامی کە من دەمێ بەڕاستی لەشەو ئاماژەش پێکەم کە مەز جاری کەش گوتمانیان ئێوە دەنگتان زیادی کرد بەڵێ چی دەڵێ لەو بارەوە بەڵام هەر تەنها بەڕاستی من سوپاسی ینی ئەو خەڵکو زماوەڕێین کە دەنجیان بە کۆمەڵی ئیسلامی دا و
متمانیان پێبەخشیوە و پشتگیریان بۆ دووپات کردوتەوە. ئێمە ئەوە بۆ وەکو ئێستا تۆزی ئاماژەم پێکرد بۆ هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی دەگەڕێتەوە وەکو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بۆ هەڵوێستەکانی جەنابی مەمەد عەلی باپیر دەگەڕێتەوە و بۆ کار و سالاچەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە خولی ڕابرد و خولی چوارەم و فراکسیۆنی کۆمەڵ لە بەغدا و تیمە بەشدار تیمی ویزاری بەشدار لە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگا پەیام ینی ئەندامان بەرنامەی بەخشین ینی هەموو ئەو دام و دەستگایانە بەڕاستیم پێم وایە هاوڕێ و هەموو پێکەوە حەقەتەن بۆ تمایەوەی کە خەڵک متمانیان پێبەخشی پارێکەی لە قۆڵی خۆیەوە لە ڕێگەی خۆیەوە توانیوێتی بە ئەرچی خۆی هەڵبستێ دەسۆزانە کارەکەی خۆی بکە پیشانی دەکاکەمە دەسۆزی ئەم خەڵکو و جەماوەر و وڵاتی خۆمانی جا ئەوەندەی دەدەستمان هەیە هات بێ هەوڵمانداوە قسووری نەکەین و ئەرچی خۆمان جێبەجێ بکەین ئەوە تریش دیارە بەشێکیشی نە بەدەست ئێمە بووە نە لە تواناشمان بوو بێ و ناشی شارمەوە ڕەنگە کەم تەرخەمیشمان بوو بێ هەرە و کەرموکوریشمان هەیە ئێمە بەڵام هەوڵمانداوە کە ئەوەی بۆمان بکرێ و قازانجی خەڵک بێم لە قۆناغی ڕابردوو باسمان کردو بەخواست جاری وا هەیە کادیر و ئەندامانی خۆمان مەحروم کردووە لە هێندێک حقوق و ئیمتیازاتی یاسایی و ئاسایی خۆیان لە پێناو بەرژەوەندی گشتی بۆکە خەڵک جەماوە نەڵێن ئەمانە تەسلیمی واقعێک بوون ئەمانە ملکەز بوون نەیانتوانی کۆبوونەوەیکە ڕەفزکەن کە لە مەسلحەتی خەڵکو جەماوەر نییە کوردمانە و بازیشمان داوە کادیری ئێمە بازی داوە من ئەمڕۆ کادیر هاتۆ فەقیری مەسن ناوی لەم لیستانە هەبوو دەڵێ کاکە خەرک کاتی خۆی من پێشمەکەشی دیێری نمیانی ئەگەر کوتم کاکە وەڵڵاهی بخوا لەبەر ئەم خەڵکو جەماوەری بریارمان داوە کە هێندێک شتێ نایکەی با پشتیوانی پژیوێری خەڵکو جەماوەر دەزن یان خەڵک نەنە کاکەوانە لەبەر کادیری خۆیان لەبەر ئەندامی خۆیان خەڵکیان فەرامۆش کردووە کادیر مازەرەری کردووە و بازمان داوە زۆر باشە براوی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستان سپاسی ئەمە خەڵکی دەکەین وەڵامە پێی دەزانی و تەمان دیارە ئەو ڕوک باشن کرد بۆ ئەو ئۆرگانانەی کۆمەڵی ئیسلامی کە ئاماژەم پێکرد دەگەڕێتەوە ئەو دەنگانەش ئێمە بە من ئیتوەر برایەکی کای خوشکێکی کەمان حەقەتەن ئێمە بەو خەڵکو جەماوەری دەزانین زۆر سپاسیان دەکەین و ئی کۆمەڵی ئیسلامیە زۆر باشە لە زۆر نابێ ینی پارتی دیموکراتی کوردستان بەو ئەتیبارەی کە براوەی یەکەمە هەندێک جمەجۆڵی دەست پێ کرد لە چوارچێوەی ئەو پرسە ڕاوێژکاریانەی کە لە پێشوەختە بۆ پێکەنانی حکومەت ینی مەفرۆز وایە دەست پێ بکرێن سەردانی هەریەک لای یەشێتی هەروەها بزنەوەی گۆڕانیشی کرد قەرار وایە سەردانی ئەوەش بکەن ئێمە هیچ تا ئێستا هیچ شتێک بە ئێمە نەگوتراوە بە ڕسمی ئێمەش وەکو باسمان کردو ئەمە دەرگامان لە کەس دانەخستووە ینی ئەو ئامادەن پێشوازی لە هەر دەست پێشخەریەک بکەن لەو بارەوە هەر لە یاک بە تایبەتی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بیکا بۆ پێکەنانی حکومەت ئێمە یان لانی کەمێنی بۆ گفتوگۆکردن و بیر و ڕاگۆڕینەوە ینی تا ئێستا تا ئەمڕۆ بەڵێ ئێمە ئامادەی پێشوازی هەر هۆدێکمان هەیە کە سەردانی کۆمەڵی ئیسلامی بکە بەڵام ئێمە بەڵێنمان نەداوە کە بەشداری حکومەت دەکەین یعنی ئەگە بشێ ینی ئەوە بدەکە بشێ هیچ ئێمە بڕیارمان نییە کە بەشدار بکەین و بڕیارمان نەدا ئۆپۆزیسیۆن بین ئێمە وەکو باسم کرد هەردووشی لە پێش ئێمە کراوەن وەکو باسم کرد بەم میکانیزمەی خۆی ئێمە دوای دەگەینە ئەنجام یعنی ئەگەر وەفد ئێکسپێنێ بێ داوا لە کۆمەڵی ئیسلامی کە بەشداری بکە ڕاستی ئێمە هێندێک مەبادی و هێندێک قسەی خۆمان هەیە گشتی بە ئەو وەفدێک کە دێ دەڵێن و ڕوونکردنەوەی خۆمان دەدەین و تێڕوانینی خۆمان و ڕوئیای خۆمان سەبارەت بە حکومەتی ئایندەی هەرێمی کوردستان دەخەینە ڕوو کە پێویستە چۆن بێ بەڵام بەڵێ ناکەین بۆ ئەوەی کەوان هاتوون خەڵکمان دەکەن و بانکیشمان دەکەن بۆ بەشداریکردنی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان ئێمە دەگەڕێنەوە سەرکردایەتی خۆمان دەگەڕێنەوە لای کادیرانی خۆمان بزانین داخوا خەڵکی ئێمە ینی چی پێ باشە بۆیەش ئەمە نە سەرەتا پێمان باش بە بڕیاری ئۆپۆزیسیۆن بدەین هەر لە ڕێگەوە و لە سەرەتاوە وەنە لە سەرەتاوەش بڕیارمان نەداوە بەڕاستی عەوداڵ نین بچین گفتوگۆی ژێربەژێری بکەین و لە ئەعلام پیشانی دەبن کاکە ئەمە پێمان خۆشە بەشداری بکەین و ئێمە لە خزمەت دەین چونکە هێندێ بیانیە لەو ڕاگەیانە بەداخەوە یا بۆ چاواشەکاریە یا کۆمەڵی ئیسلامی نەناسیوە کە ئێمە ینی وانین ینی شێت و شەیدای حکومەت بین و واژنین بەڕاستی
سیاسی مراهقیش نین ینی هەر لە ڕێوە مەسەن ینی بڕیاری شتێک بدەین بۆ ئێمە ئەوەی کە دێتە پێشمان بۆ ئەوەی کە 4 ساڵ دەستمێنێ ڕەنگە 5 ساڵ بێ چ لە حکومەت بەشداریکردن بێت چ ئۆپۆزیسیۆن بڕیاردان بێ ئێمە دەمانەیە بەڕاستی لەسەر ئەساسێکی محکەم بێ و تا ڕادەیەکی زۆر ئەم خەڵکو جەماوەرەش پشتگیر و هاوکار بێ لە هەڵوێستەکەمان بڵێ کە ئەمانە ویستوانە بوون منە خزمەت بکەن لە حکومەت چکە بە سۆر بەم شتێکی باس بکەم فەرموو ئەوە کە پێویستی بە تەوزیح هەیە بۆ ڕوونکردنەوە هەیە فەرموو حزبی سیاسی بۆچی بەشداری هەڵبژاردن و پرۆسی سیاسی دەکات بۆ ئەوەی کە دەسەڵات وەربگرێ ئێمە پێمان خۆش بە ئێستا زۆرینەی بەدەست بێنی ئێمە خۆمان حکومەت پێک بێنی ئێمە چامان لەوەیە ئەم قۆناغیشی کە ئەم جیلی ئێمەش نەجیلێشکە ئینشاءالله بەڵام کاتێک کە زۆرینە بەدەست نایانی دەکەوێتە سوخۆ ئێستا بۆ معلومات هیچ کەس زۆرینە بەدەست نهێناوە بۆ مانای کە بتوانێت بە تاقی تەنیا حکومەت پێک بێنێ چی دەتوانێت حکومەت پێ بکەنێ بەڵێ دیارە ینی ئاخر دیارە بەس بەتەنیا ناتوانێت پێک بێنێ بەڵێ دەبێت لا بێ لەگەڵ لایەنێکی تر هاوپەیمانی بکات بۆی کە نیو زایدێک پێک بێنێ بۆی کە متمانە بە حکومەتەکەی خۆی بدا بۆیە هیچ کەس ئەو زۆرینە نهێنا بۆ معلوماتت گەورەترین کوتلە هەیە بە پێی یاسا گەورەترین کوتلە مادام کەس زۆرینە نهێنا بێ حکومەت پێک بێنێ گەورەترین کوتلە تەکلیف دەکرێت بۆ پێکەنانی حکومەت دەویست بێ بە ئێستا هەوڵانە بۆچی دەرێن خۆی بۆ نمونە لە وڵاتانی دەرەوە بۆ معلوماتت ئەوەی کە زۆرینە هێنا خەڵکی بەنگ ناکە خەڵکی کا بڵێ وەرن حکومەت پێک دێنێ خۆی حکومەتەکەی پێک دێنێ مەگەر چۆن ینی کوتلێکی زەعیف بێ مەسەن یان نەتوانێت بەبێ خەڵکیشکە حکومەتەکەی پێک بێنێ ئەوە عرفە ئێستا بۆ لایەنێک مەسەن دیاری دەکرێت مەسەن ئەوە دەڵێکا کە ئەم دەست پێ دەکا دێ سەردانی خەڵکی دەکا ئەوە لەبەرەوەی کە بەتەنیا ناتوانێت حکومەت پێک بێنێ اینجا ببێ دوور لە مەسایلی یاسایەکەشی هەلوری واقعیشە بەڕاستی ناتوان حکومەت پێک بێنێ خۆ ئەمە هەمومان دەزانین هەرێمی کوردستان دوو ئیدارەیە دەفەرمون بایەشی با حکومەت پێک بێنێ بەتەنیا دەفەرمون پارتی بە بەتەنیا با پێشی بێنێ ئایا خەڵکیش ڕازی دەبێت کە پارتیێکی کوردستان من هەیە ئەمە باسی کوردستانی گەورە دەکەین جار بەڵام ئەمەشکەنی دوو پارچە دوو ئیدار و دوو حکومەت ئەمە قبوڵە بۆیە کاتێک هێزێکی سیاسی بەشداری پرۆسی هەڵبژاردن پرۆسی سیاسی دەکات چاوی لەوەیە دەسەڵات وەربگرێت کە نەیتوانێت دەسەڵات وەربگرێت ئەو کاتەی دێتە سەر هەنگاوی خواردتر ئایا بەشدار بێت لە دەسەڵات یان نا ینی بەشێک لەم دەسەڵاتە وەربگرێت بۆ ئەوەی کە لەوێوە خزمەتی خۆی بکا و هێندێک لە ئامانجەکانی تاحقیقکە یان نا ئەوە دەکەوێتە بەر باس و لێکۆڵینەوە و بەرژەوەندی و قازانج کە ئایا دەتوانێت یان ناتوانێت ئەمە پێویستی بە دیراسە و پێویستی بە تاوتی و پێویستی بە ڕاوەرگرتنی خەڵک هەیە زۆر باشە کاک عەبدولستار بخوێندنەوەی خۆتان تا ئێرە پێتان وایە ینی کۆمەڵی ئیسلامی لەلایەن ئەو هێزانەی کە قەرار وایە حکومەت پێک بکەن بەتایبەتی براوی یەکەم زۆر جێگای ئیحتیمام بێ بۆ ئەوەی بەشێک بێ لە کابینەی ئایندەی حکومەتی هەرێمی کوردستان ئەم پێما هەموو لا دەزانن کۆمەڵی ئیسلامی ئەگەر لە حکومەت بەشدار بوو بە جددی و بە هەموو توانە هێزێکیەوە کاری خۆی دەکا و خزمەتی خۆی دەکا و هەموو لاش دەزانن کە کۆمەڵی ئیسلامی ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ دیسانە کە بە جددی بە هەموو هەوڵ و بە هەموو هێزێکیەوە ئۆپۆزیسیۆن دەبێت وەکو باسم کرد بە ئەخلاق و مەبادیئی خۆیەوە واتە ئەم هێزە هێزێکی بۆم ئێمە جوان نەبیڵێن ینی هێزێکی گچکە نییە هێزێکی گەورەیە ینی خۆشی نییە خەڵک زۆر باسی کردو ینی مەسەڵەن پێم وایە تاکە هێز کە دەنجی زیادی کرد بێت تەنها کۆمەڵی ئیسلامیە بەڵام هێزی تریشەیە لە 38 بۆتە 45 و 46 بەچی بۆتێ دەی لەسەر کاغەز ئێستا لە پەرلەمان بە هەمان شێوەیە هێزە 45 46 کورسی هەیە کاک عەبدولستار ئەوە گرینگە 2000 باش ئەگەر بتر بە هەر شتێک بوو ئەمە لێگەڕێ مەسە شۆڕژانی ئەم خەڵکو و جەماوەرەیانی ئەینی خۆشیان ئەی نازان ینی ئەمە دەنگی ڕاستەقینیان نییە تر دەکرێت ئەمە ینی چی چوزانم کاک عەبدولستار لە ناو فەیسبوک بەڕاستی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ببێ بە بابەتی مشتوم ڕوو قسە لەسەرکردن بەڵام دوازان لە پەرلەمان لە کاتی پێکەنانی حکومەت بکەین بە مشتوم نا قسەم لەسەر بەها یاساییەکەیە بەها یاساییەکەی ڕاستە بەڵام هێزێکی ئێستا ئێمەی گەورەك و پارتی ئێمە لە کۆمەڵ 7 کورسیمان هەیە پارتی 45 یا 46
یەکێتی نیشتیمانی کوردستان کورسەکانی دیارە ئیتر ئەوەی لە دەرەوەی ئەمە دەگوترێ لە هەڵبژاردننی 12 پێنجی ئەنجومەن نورانی عێراق کە محافظات چاکتر دەردەکەوێت لەمە شەروایە ئێستاەوە شەروایە لە سینۆی هەڵبژاردننی کوردستانیش پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی چەند کورسی هێنا هیچ کورسێکی هێنا کورسێک کۆمەڵی ئیسلامی کورسێکی هێنا 2013 قوستام کورسی دومیش بێنێ کە ئەم هەموو تەزویرێکی بە ئەلکترۆنیش کراوە باشە بۆ لێرە مەزاری تەزویری نییە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر چەند کورسی هێناوە شتێک لە کۆمەڵی ئیسلامی دەنگ زیاتری هێناوە بەڵام ئەم دەسەڵاتی کە وەکو سوڵتەی بەڕێوەبردن هەیەی وەکو دەسەڵاتی دارایی کە هەیەی وای کردو کە کاکە لەم شارە 14 کورسی بێنێ بەڵام لەمایان یەک کورسی بێنێ ینی ئەم بۆ دڵم ینی بەڕاستی من ینی شانازی بەخۆکردن یان سوپاسی خوای دەکەن کە خەڵکێک متمانی بە کۆمەڵدا و ئینشاءالله لێشی زیاد دەکەین و پشتیوان بەخوای گەورەش لە جێگەی متمانی خەڵک دەبین و بەردەوامیش دەبین زۆر بەڵام بەخوای کاک شۆڕش دەرجی ڕاستەقینەی ئێمە ئەوەیە زۆر چاک ینی تەمان لە کاتێکدا ئەگەر ینی هەموو لە دڵنیا دەکەم ئەگەر ڕێژەی کورسی بە تەزویر بەرز نەکرابایەوە ئێمە چاکە وەکو بەهایشی معنەوی ینی دەتوان نیشانازی پێوە بکە بەڵام 2000 لە ناوهۆڵی پەرلەمان کاتێکە قەرار دەدرێت بابەتێک حەسم بکرێ ڕقم دەوەردەبینێت بەس هەندێک خوێندەوە شێ بۆ ینی زاری وا هەیە مامەسە شۆڕژ ینی خەڵکێک من هەز دەکەم هەتا لەوەش لە پەرلەمانیشەوە هەیە هەست بە گوناه دەکەن هەز دەکەم خەڵکێک لێ دوانی داوە بینیمە ینی پێ کاتەی گچکە هەیە کورسێکیان هێناوە تەبان زۆر بە بێمنەتی بە مسەیتەریەوە قسە دەکا لە زیاتیەوەی هەست بە گوناه بکە نەنە ئەوەی کە پێکاتێکی گچکەی کورسێکی هێنا بەڵام بەدەنجی خۆی بەدەنجی خۆی ینی هەز دەکەم ئەم کەسە هەز دەکەم 20 کورسی لە پشتە 50 کورسی هەیە ئاوا زۆر بە بێمنەتی بە سەربەرزی بە مسەیتەریەوە قسە دەکا ئەوەی کەم بینیوە هەز دەکەم تۆزی شەرمەزارە هەست بە گوناهێک دەکات ئەخدی چون خراستەکە ئەمیش دەگەز نابتم ینی ئەوکە بینە سەر واقع و بینە سەر ئەرقام و بینە سەر داتا و بینە سەر کاغەز ڕاستە بەڵێ وڵا ئەو 5 ئەو 21 و ئێمە حوتینی ئەو 8 و ئەو 5 ئەو ینی ڕاستە وایە بەڵام بەسم چی لێرەدا ینی خۆ دەبێ ینی دەبێ هەندە حقایق هەر بگوت ینی بەڕاستی هەندێک بۆچوونی ڕاست بکرێت بۆ خەڵکی ڕاست لەنان دەزانام ئێستا لەم ڕۆوە بۆ نمونە ئەم 4 ساڵەی بەڵێ پارتی 5 کورسی هەیە بەڵێ یەکێتی 21 کورسی هەیە بەڵێ گۆران 12 هەیە بەڵێ نوێی نوێ هەشتی هەیە بە حوتە بەڵام 2000 خەڵک دەزانێ ئەم ئەرقامانە چۆن بەخوا ئایوەی کاکە بەتەکیت زۆر چاکە کاک عەبدولسەلام ئەگەر کۆمەڵی ئیسلامی بانکێش بکرێ بۆ بەشداریکردن لە کابینەی تازەی حکوومەت کۆمەڵی ئیسلامی لە چ منتەڵقێکەوە دیراسی ئەم داوایە دەکات لە منتەڵقی ئەوەی کە چ وەزارەتێک چ پۆستێک دەدرێت بە کۆمەڵیان لە منتەڵقێکی ترەوە ینی چزام داوای ئەم داوات جارێ خۆ دەزانین جارێ کەس نەهاتوە بڵێ فەرمون بەشداری حکوومەت بکەین چی لە ئێوە ئێمە لە خۆ باسی وەزارەت و باسی پۆست بکەین نا بەس ئێمە مەبادیمان هەیە و باسیمان کردو لە مەکتەبی سیاسی مەبادی ئێمە لە هەر کامێک ئێمە ینی ئەگەر ئۆپۆزیسیۆن بین ئێمە بەرنامەی خۆمانمان هەیە لە حکوومەتیش بین ئەگەر قەراردرا بەرنامەی خۆمانمان هەیە بۆ نمونە ئێمە ئەوەی کە بەلامانەوە زۆر گرنگ بێ ئەوەیە کە ئەم دامەزراوانە چۆن کارابن بە تایبەتی پەرلەمانیش حکوومەتیش و قەزاش چۆن کارابن و چۆن دەتوانن بە ئەرچی خۆیان هەڵسن ئەمە یەک دوو مەبدەئیش کەمان هەیە ئایا ینی وەزعی جەماوەر خەڵکی کوردستان ینی وەزعی چۆن دەبێت لەم حکوومەت و پەرلەمان و ئەوەی مؤسسەی قەزا و دام و دەستگاکانی تری حکوومەت ینی ئایا بە ئاراستەوەی کە خزمەتی خەڵک بکات کێشەی خەڵک چارەسەر بکات داواکاری خەڵک وەربگرێ یا خەڵک وەکو جاری پێشوو خەڵک لە دۆڵەشی بێ حکوومەت لە دۆڵەشکە بێ ئایا کامیان دەبێت تەبان ئەمە دووەم یانی ئەمە بەڕاستی مەبادی ئێمە گرنگن یانی ئێمە کارەساوان دەکەین سێم ئینجا کۆمەڵی ئیسلامیش پێگەی چۆن دەبێت خۆ مافی خۆمانە هیچ شەرم ناکەین ینی پێگەی کۆمەڵی ئیسلامی ئەو دەستە پێگەی کۆمەڵی ئیسلامی ئایا خەڵک مەسەلەن بە قەدەر 7 کورسی کە دەنگێکی ڕاستەقینەیە و ئەو خەڵک فەقیر و هەژارەیە مافی خۆت نییە کە بە پێگەی خۆت پێ بدرێت لێوێندەر مافی خۆت پێ بدرێت مەسەلەن بۆ نمونە یعنی سیستەمی خاڵ
نێمەزاری پێشوو ژیانی داوامەکرد کاکە بە پشک و بەشەکان بە پێی سیستەمی خاڵ بێ نەک بە پێی ڕێکەوتنی سیاسی بێ هەردوو ڕێگا هەیە بەم سیستەمی خاڵ نزیکتر لە دادگەری بەس هەز ناکەی ئەمە بۆ ئاڵۆزی سیاسی کە لە کوردستاندا هەیە تۆزە زەحمەتە هەموو شتێ دەبێت بە تەوافقاتی سیاسی بە لێکتێگەیشتنی سیاسی ئێمە دەبێت پێشنیاری خۆمان هەبێ خۆمە دەبێت پرۆژەی خۆمانمان هەبێ یعنی فەرمو ئەی باشە دەکرێت کاکە هێزێک مەسەرەن سەرۆکی حکوومەتی بەرکەوێ سبێنێکی سەرۆکاتی هەرێم کارا بکرێت و سەرۆکیش هەرێمدا بنێن کۆمەڵێک پۆستی سیادی هەیە ئەمنی هەیە لەبەردەست ئەم لایەنانە بێ بەڵام دایکە هاتە سەرۆی تەنها باسی وەزارەتەکان بکرێ ئەمانە هیچ حسابی نەکرێ وەڵاوەرن 12 وەزارەتە 2 3 و 4 و 5 دەکرێت ئەمە ئەوە دەکرێوا بێ دی ئەمە لە منطلقی استحقاقی انتخابی لە عالم باسی استحقاقی انتخابی دەکەم دەڵێم مەفروضە ئەو مەبدەیەکە ینی لەو منطلقەوە چ بە ڕێکەوتنی سیاسی بێت چ بە پێی پێوەری خاڵ بێ ئێمە مافی کۆمەڵی ئیسلامی پاش ئەو دوو مەبدەیەکی تر کە باسم کرد بینە سەرەوەی کە کۆمەڵی ئیسلامیش لەبەر ئەم خەڵکو جەماوەری کە داوانێک کردو کە کاکە پشتیان گرتووە داوای مافی خۆی بکە پێگەی حەقیق خۆی ببینێتەوە وەربگرێت لە هەر حاڵەتێکیاندا تا ئێستا تا ئێرە ئەوە دیارە کە پەرلەمان جەلەساتەکانی بەکراوەیی هێشتراوەتەوە و ئەو هەنگاوانشی کە پەیوەستن بە هەوڵەکانی پێکەنانی کابینی تازە ئەم هەنگاوانش هەنگاوی سیستن ئەمە بۆ ینی بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە حکوومەتەوە بە پێکەنانی حکوومەتەوە ئەمە بۆ ینی بە بۆچوونیەوە ئەمە پەیوەندی بە بۆچی سیستە ئەم پێمە بەشێکی پەیوەندی بە پەیوەندی سیاسەکانی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە کە خراپە لە ئەسڵدا لە ئێستادا ینی لە ئاسێکی خراپدایە حتا لەوانی شەتی و پارتیش خۆیان بەڵێ بێگومان ئەوان پەیوەندیان لەوانی کەش خراپترە ینی پەیوەندیان پەیوەندی بە ئەم بارودۆخەیەوە هەیە کە ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی یەکێتی و پارتی دانەوێ ئێستا پێش بڕچێ لەگەڵەوەی لەسەر ئەوەی کە کامیان بتوانێت لەگەڵ حکوومەتی عێراق پەیوەندەکانی ئاسایی بکاتەوە بۆ ئەوەی کە 2000 پێگەی خۆی لە هەرێمی کوردستان بەهێز بکە ئێستا لە بەغدا ڕوودا ڕنگدانەوەی دەبێ بۆ ئێرە بێگومان ئینجا دوایی بێ مەسەلەن لێرە مامەڵە بکە لێرە دەست بە گفتوگۆ بکە بۆ پێکەنانی کابینە لە کاتێکدا کە پەیوەندەکانی لەگەڵ عێراق باش کرد بێ یا کۆمەڵێک ڕێکەوتنامە ئەنجام درا بێ و حتا بەڕاستی ینی هەرێمی کوردستانی شوێ عێراقیش پەیوەندی بە وڵاتانی ئەقلیمیشەوە هەیە حتا پەیوەندی بە وڵاتانی دنیاشەوە هەیە ئەم بابەتانە خۆ شاراوە نییە بەتاکید هەر کەس بەڕاستی ئێستا پێشبڕچێ و هەوڵدانە بۆ ئەوەی کە کامیان بتوانێت لەم ڕوانەوە پێگەی خۆی زیاتر بەهێز بکە و ڕێککەوتنی باشتر بکە تا لێرش پێی قایم بکە زۆر چاکە پێشبینی ئەمە پەیوەندی بەم دوانەوە هەیە بە ڕەنگە هێندێک جار بەڕاستی پەیوەندی بە ناو خودی حیزبەکەشەوە هەیە ئەو حیزب چێ دەکات بە سەرۆکی حکوومەت ڕەنگە زۆر لە گفتوگۆ هەبێت چێ بێت چێ نەبێت زات چێ سەرۆکی هەرێم دەبێت لە داهاتوودا پێم وایە ئەوەش بابەتێکە کە هێندێک ڕەنگە ڕازیایی هەبێ ئەمانە هەمووی هۆکارن و هۆکاری کەشەیە ڕەنگە حتا لەنێوان پارتی و یەکێتیش ئایا ینی هەیکەلی حکوومەتی هەرێمی داهاتوو چۆن دەبێت ئەمان هەمووی ئەوانە گرفتن لە بەردەم گفتوگۆکان و ساردنیانی هەندێک ڕەنگە پارتی هەندێک پێشنیاری هەبێ یەکێتی قبولی نییە یەکێتی هەندێک ڕوئای هەیە بۆ حکوومەتی ئایندە بۆ سبینی ئێمەش سبینێکە ڕەنگە گۆڕانی ژەگەت بەشداری بکە ڕوئای خۆی هەیە بۆ حکوومەتی ئایا مەسن ئەمانە تا ئێستا یعنی ڕەنگە نەتوانرا بێ مێنی بەرامبەر بەیەکتر بشگوترێ زۆر باشە کاک عەبدوسا پرسیارێکی تر با بکەم لەبەر ڕێزت قسەیەک هەیە لەناو خەڵک ئینتیباعێک هەیە ئەمە وەکو پێشبینی یعنی لەناو خەڵک ئەگەر کەم و پاسێکیش بێ بەڵام قسەکە هەرەیە بەوەی کە کۆمەڵی ئیسلامی بەهۆی ئەو هەڵوێستانی کە لە ماوەی 4 ساڵ یا 5 ساڵی ڕابردوو هەی بوو لە هەمبەر کۆمەڵی مەلەف کە بەلای هەندێک هێزەوە بەفە بووە دەست بە بردنیان بەڵام کۆمەڵ دەستیان بۆ دەبا ڕەنگە لە ئایندەدا ڕوبەڕووی کۆمەڵی سزای سیاسی ببێتەوە یەکێ لەو سزایانە مەسەلەن بەشداری پێنەکردنی لە حکوومەت و هەروەها لە چوارچەوەی پرۆسی سیاسیشدا ینی تەنگی پێ هەڵسێندرێ بە جۆرێکە لە هامیشدا ئەم هێزە بتوانێت سیاست بکات لەسەرەوە بەڕێستان دەڵێن چی وەڵام پێم وایە مەرج نییە بەشداری پێنەکردنی و بانکێشنەکردنی کۆمەڵی ئیسلامی بۆ بەشداریکردنی لە حکوومەت سزا بێ بەشکور لەوانەیە خەڵات بێ بۆ کۆمەڵی ئیسلامی ئێمە حیزباکمان نییە وەکو باسم کۆمەڵی ئیسلامی هێزێک نییە گاڵتەی پێ بکرێ
و هێزێک نییە نادیدە بگیرێ و کەم بایەخ تەماشا بکرێ هەموو لا دەزانن و ئێمە مامەسە سۆڕژ ئەمە بە بیر خەڵکی دێنمەوە تەبان ئێمە ڕاست ئێستا منەوە بە ئاسایی و بە نەرمیش قسە دەکەین بەڕاستی چکە ینی هەرێمی کوردستان و وەزعی سیاسی هەرێمی کوردستان و پەیوەندی سیاسیەکانی نێوان دانە سیاسەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بەڕاستی پێویست بۆ دەکات کە تو لە سەرخۆ و هێمن و وردە وردە هەنگاوبنەی بە تووشی برارێکی هەڵە نەبی دوایی نەتوانین چۆن ڕاستی کەیەوە ئێمە دەنا ئێمە لە قۆناغی ڕابردوو تەبان فشاری سیاسی زۆر سەختتر و گەورەترمان خراوەتە سەرێ و تەحملیشتان کردووە نەک تەحملمان کردووە سوپاس بۆ خۆ پێی بەرە پێش چووین وە گەشەمان کردووە زیادیشمان کردووە یعنی ئێمە لەگەر باسێکی ڕاست ئێمە ئێستا حەوت کورسین بەس کاکە ئێمە 2004 یعنی 2004 کە جنابی مەمەد عەلی باپیر گیرا بوو ڕاستە ڕەنگە عەتفی خەڵکێکی زۆری بەلاداهێنابین بەڵام فشارێکی زۆرمان لەسەر بوو چوارسەرکردایەتی کۆمەڵێک برا لەگەڵ مەمەد عەلی باپیری کەچکە لێرە نزیکەی 500-600 کەسمان بەزارێکی گیرا بە شەو ڕۆژێکی ینی لە ڕووی ئابووریەوە وەزمان زۆر خراپ بوو لە ڕووی سیاسیەوە تەبەن کەسێک نەبوو لامان لێ بکاتەوە ینی هێزیوە هەبوو زۆر گچکە بوو ینی باسی دەکرد دەیگوت ئەم کۆمەڵی ئیسلامیش حتا کۆمەڵی ئیسلامیش بەشدارە لە ئینتیخابات وابوو ئەمن ئەو کاتەی بە بیرمە مەسموڵبەندی ڕانیەی بووم 2004 تەمەن برایان گوتیان کاکە تەلەفۆنش لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێک لەم حیزبانە بکە بزانین کۆمەڵی ئیسلامی ینی یەک تەحالوفیان دروست بەس ئێمە نەبووین وابوو گوتیان بزانین داخۆ کاکە ئێمە ینی وەزمان چۆنە ئەوانە و مش لەگەڵ برادەری مەکتەبی سیاسی یەکێک لەم حیزبانە قسەم کردن کاکەرێ ئێوە هەمووتان ئەوە ڕێککەوتنەوە چۆنە ئێمە بانکێش نەکراوە قسەیەک لەگەڵ ئێمە نەکراوە حەقەتەن تاق و تەنیا مابووینەوە قورس بوو بۆ ئەو کاتی وەزعی هەرێمی کوردستان قلت والله وا بوو جا چی بکەین و ئینشاءالله والخير فيما اختاره الله قلت والله جناب ڕاستەکەی والخير فيما اختاره الله تەلەفۆنەکەم داخستەوە ئەو کۆمەڵی ئیسلامی 6 کورسی سەربەرزانی هێنا فاجعەیەکی گەورە بوو نەلەخوا بەزیاد بێ ئێمە هەزار سوپاسی خوای دەکەین و پێشمە ینی فشار و ینی فشاری سیاسی بێتەوە فشاری ئابووری هیچ نەماوەتەوە خۆ هیچ کەس پار نەدە بە کۆمەڵی ئیسلامی بڕا بودجەیەکی و حکومەت دەیبڕێ بەتاکید ئەوەی تر بەڕاستی ئێمە هەموو ئەو ڕێگانەی کە بۆ فشار بەکارات لە قۆناغەکانی ڕابردوودا زۆر بە خەستر و بە سەختتر لە کۆمەڵی ئیسلامی تاقی کراونەوە سەربەرزان لێ دەرچووە ئەم دەڵام ئەوەی کە ئێستا ینی ئەمە هەر بە ئاسایی وەری دەگرین ئێمە وەکو باسم کرد مامەسە شۆڕژ لە هەر حاڵەتێکدا بێ ئێمە کاری خۆمان دەکەین احتفاظ بە قەناعەت و مەبدەئی خۆمانەوە دەکەین و ئەو ئامانجانەی کە دیاریمان کردووە هەوڵی بۆ دەدەین بەردەوام دەبین لەسەر ڕۆیشتنی وەکو لە هەڵبژاردننی گوتمانە کۆڵ نادەین یعنی ئەمە ئێمە با پێت بڵێمەوە شۆڕژ وەکو مام حاجی کوردەوارێکی خۆمان گوتیان مام حاجی ئەوە بارانە بەتەمای جووتی بوو بەڵێ تاو بوو خۆش گوتیان باران نەگوتی دەی باشە جووتم دەگەڕێ کاتم نەماوە گوتیان تاوە گوتیان دەی باشە ئاشم دەگەڕێ بەخوا کە ماوە شۆڕژ ئێمە یا جووتمان دەگەڕێ ئاشمان دەگەڕێ با خەڵکو جەماوەر و کادیر ئەندامانی ئێمە دڵی خۆش هیچ باکمان نییە و قسەکردایەتی و مەکتەبی سیاسی هەر قۆناغی بێ ئێمە پرۆژەی خۆمانمان دەبێت بەرنامەی خۆمانمان دەبێت ئینشاءالله بەرەک پێچی لە پەرلەمان بنیان لە حکومەت هیچ باکمان نییە ینی هەر کامێشیان بێ ئینشاءالله دڵسۆزانە و خەمخۆرانە و احتفاظ بە مەبادی و قەناعەتی خۆمان کاریسە دەکەین و هەنگاوی بۆ داوین زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەروەها سەرۆشی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان سپاسان دەکەم هەروەها سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەم تا لە گفتوگوێشتر پێتان دەکەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەست بێرم خواتان لەگەڵ بێ سپاسان دەکەم